دهۆکی ڕەنگینم بۆ گەشتیاری اینجا من لەوێ کۆمەڵ خەڵکی زۆرە بینمەوە نامیان بۆ گەشتیاری هاتوون بۆ سێکردنی بەنداوەکان ئەکید بەنداوە دهۆکی جیهێکی نزیکە یعنیش باژێرێ دهۆکێ ڕەنگە ئەگەر سنتەرێ باژێری حتا بۆ بژین ئاپستریمێ بەنداوێ بێ ڕەنگە زێدەتری 7-8 دقیقا سیارێ بهەی ji ber hindê jî xelik gelek gelek seredana avê de verêt ketin. خواردنی دهۆکەکەن کام خواردنیان زۆر بەناوبانگە خودی ئیپڕاخ گەلەکە تڕشێک گەلەکۆنە بوو دەنگە ڕەهەک گڤشت ما خواردنەوەی هەیە تڕشکە هەی ڕەخی ئاربیلی و سلێمۆنیژی هەیە کەفتە ئەوی دڵ مازنی دمە بچیگن بەس کفتەکەی ئێوە بەنجانی تایە ڕاستە ئێمە کفتەی سلێمانی بەنجانیان نییە دهۆکە ڕەنگین شاری فرە کللتور و فرە ئاین و گەشتیاریە یەکێکە لە پاکشترین شارەکان لە تەواوی هەرێمی کوردستان و عێراق و خاوەنی ئاوهەوایەکی زۆر تایبەتە خەڵکی دهۆک بۆ ناسراون کە کەسانی زۆر زیرەکن و توانای خۆگونجاندنیان هەیە لەگەڵ ئاینە جیاوازەکان نەتەوە جیاوازەکان هەر کەسێکی دیکەش کە دێتە ئێرە دەڵێن کە ئەگەر کەسێکی لێ قەوما بێتە نێو دهۆکەوە وەکو ئەوە وایە کە خاوەن ماو بێت هەرگیز وەکو میوانێک مامەڵەی لەگەڵدا ناکەن لە بەرنامەی زاف دەچینە نێو دهۆکی ڕەنگینەوە بزانین تایبەتمەندی دهۆک و دهۆکیەکان چی دیکە لە خۆ دەگرن. ئەمێ باسێکی مزگەوتی گەورەی دهۆکمان بۆ بکەی. مزگەوتی گەورە لە دهۆک یەکەم مزگەوتە دروست کراوە و لە مێژە هەر لەکن مزگەوت کەنیسەی هەبوو جوولەکە کەنیسەی مەسیحیەکان هەبوو نزیک مزگەوت پێکەوە ژانێکی باش هەبوو زۆر مەلا لێرە هاتوونە و چوونە و دەورێکی باشی هەبوو تا ئێستا بەردەوامە الحەمدوللا ڕۆڵێکی گەورە دەبین مزگەوتی گەورە بە گەورەی خۆی باشە مامۆستا جگەل لەوەی کە دهۆک زۆرینەیان موسڵمانن ئاینەکانی تری وەکو ئێزدی وەکو مەسیحی شتیان هەم لە بۆنەکانە ئەوان چۆن مامەڵاکەن لەگەڵ مسلمانەکان بە تایبەتی بۆ منە مانگی ڕەمەزانمان هەیە ئێمە و مسلمانەکان چۆن ڕەفتارەکەن لەگەڵ دینە جیاوازەکان لە کاتی بۆنەکانیان الحەمدوللا بۆ بۆنەی ڕەمەزان هەموو ئەدیانەکان ڕێز لە ڕەمەزان دەگرن و ئاین دەگرن لە مسلمان پترێ هەر مسلمان شەوها ڕێز لە ئەدیانی تر دەگرن شەڕ و ئاژا و هیچ شتێکی وانە ڕووداوە. ئێمێستا لەگەڵ کاک فەرهاد لە ناوڕاستی بەنداوی دهۆکین پێشتر ئێرە گوندێک بووە و دواتر کە بکراوە بە بەندا و لە ماوەی ڕابردوودا قوتابخانەیەکیشی لێ دەرکەوت بەڵام ئێستا بەهۆی بارانبارینی زیاترەوە ئاوەکە بەرز بۆتەوە و دیار نییە گەر لەوانێت 3-4 مانگ پێش ئێستا باسیایە قوتابخانەکە لێوە دیار بووە ئەوانەیە کاتفرات بخێر هاتن سەرچاوە زۆر خۆشحال بن کو ئەڤرۆین هاتنیا پارێزگاها دهۆکێ و سرۆشتێ پارێزگاها دهۆکێ بەنداوا دهۆکشی بە ببینن دەمێ دروستکردنا بەنداوا دهۆکێ ساڵێت هەشتەیە ئەف جیهەم لێ ڕاستیای گوند بووە
و رنگه توی دمی دا هندک قطبخانه جهاد بنا درست کردن جبر کو شوینه که گله که گنجاو بود درست کردن بندا و کل بری لوی دمی بریار هاتدان کو بندا و دهو که بیت درست کردن سال 1908 ئەڵێن ئەم بەنداوە جیازە لە بەنداوەکانی تر ئەو تایبەتمەندیت چی هەوای کردووە ئەم بەنداوە بۆ خەڵکی دوهۆک زۆر گرنگ بێ و کاریگەریەکی زۆری هەبێت لەسەر بابەتەکانی کشت و کاڵ و ئەو سوودانە چیەکە لەم بەنداوە وەردەگیرێت دوی دەمیدا کو باژێرە دهۆکێ باژێرێکی بچیک بوو بڕیار هاتە دروستکردن و بەنداوە دهۆکێ بێتە دروستکردن بۆ گەلێک مەرەما سەرەکی لوی دەمی برهمن گشت و کالی بو و زیاده کردن روبر گشت و کالی پارێزگاها دهۆکێ لێ توزانی پارێزگاها دهۆکێ شوان پارێزگاهەیە کو تێتە نیاسیند ناوبەرا هەندێک جیایان گەلێکی جواندا و سروشتێکی گەلێکی تایبەتی هەی ji ber hindê jî gel mezinbûna bajêrî bajêr nûke bajêrê dihûkê wekû bajêr berawir gel salê heştêya gelek pêşkeftin xwe dîtiye gelek bijîn xelk têda zêde bûye lebra jî ew bendave nûke bû gelek merema tê tevkarînan êkî şwan merema evêt ku serekî rastî nizmet me wekû rêveberiya bendava dihûkê ew ku ew dawînkirina ava ve xarnê ye werzî havênî de belê beşekê ava ve xarnê an wekû yedekê احتیاط بو آوا و خارنه بندا و دهوکه پراستی تبکارینا زیده باری مرمت گشت و کالی و اکید جی جبر سروشته و جوان کل دورو برد بندا و دهوکه بو مرمت گشتیاریش بو گشتیاری انجام لیو کمال خلقی زوره بینم و آنام یعنی بو گشتیاری هاتو واسه کردنی بندا کنه اکید بندا و دهوکه جهه که نزیکه یعنی باجر دهوکه رنگ اگر سنتر باجری حتی بو بجین آبستریم بندا و بی رنگ زیاده تری 7 آن 8 دقیقه بسیاره بهی جبر هنده جی خلق گلک سردان آوی دورد کتن الورزین بهاری الورزین زوستان الورزین هاوینه جبر کو سروشته که تایبته هی و که هیچ بینن دورو برد بندا و دهوکه یعنی رنگ اکم جه بیت کو کلیل کن دارو باری پیش دست بکرنا ورزه بهاری الدورو برد بندا و دهوکه ترتیبن حکم هنده کو سروشته که باشه هی اوه دورو بره و آخکا جوانا هی و گشوها که گشوها سروشته که او دیمن جوانانش جایستا رمضان و لگل شنوروز زور نزیکن لیکا و خلق دیت بو ایره ایواران لیره باش برپانگی خوان لیره بکنه؟ اکید یعنی بشک خلکی او حزاهی کت نفس روشتی دا فتارت خوب بکن جزء اکی خلکی تیتن لی وکو نوروز رنگ از بجمتا هندک جارا حتی توش ناف سنتر دهوکت یهی جه مبسته کو سر بندا و دهوکت فترا نوروز دا رنگت پیوستی پیک دم جمیر بید جبر که ازدیحامه که گلک زور چید بیتن و پراستی جی خلکه که زور بیانی سردان اوی جهید کتن جبر که رنگ اف خلک پارزگاه دهوکه همی اف دیمنه دید بن ولی خلک گشتیار چل ناوراست و خارا عراق بن چجی او خلک در وتتن سردان اوی جهید کرد بو مرمن گشتیاری حاجی خلکی زاخو زیاتر الان خالو ای خلکی دهوک الان لا ماجد بحجي حجی حجي وكيل هوا لا مثلا لا هوليري سليمانية بين حجي هو سو حجي القصانة اللي يا ليرة ليرة يعني وكو اوي اوان بكاري أدي بس حجي بس يو كورتريك كنا الان خلقي دهوك بعام مثلا شاركي آرامة أدي كشوها كي أدي آرامة لا أبد شلا قريني باشا بوشي زوريني خلقي إيرا أبينم صانوتي خلقي إيرا جلي الرشان لبرا أو تقليدي ويا لا وجرتيا إما كوير حلب جو سليماني رأس لا وشارع زمان أدي هل إسا مثلا إيكاوكي تمير دي بكت حالا جلي رجل بالخوكت نانا بله والله بس لا ما ونيا أي سونا لا يو لا ما إلا جنكا كيف عمر بيت يعني عمر بيت شني جلي الرجل بس بشتي هاتينو شول ما بيني ما وشبي هم علمنا جلي الرجل جلي الرشل بنا بازارش خلق زيادة جلي الرشل همي لا مالي لا بازاري همي بس من الاستيماني جلي الرنغ ورنغ لبركي سورو كسكو لا ما سورو كسنيا بس خوش حاجة يعني لا سلام خوش حال
خەڵکی دۆکم بۆ کەتەبێتیان چۆنە؟ خەڵکی دۆک زۆر باشە. لە چ شتێکە؟ زۆر باشە هەمی تبعاتێکی زۆر باشە و پاقژان و قاوین و تبعاتی وانە زۆر باشە بۆ ئێک بیانی بێت ناو بازاریدا قەدرێوی گەلت گرتن ئێک بیانی بێت زۆر احترام بۆت گرتن گەلێک باشە خەڵکی دۆک بوو. باسێکی بەرەمەکانی خۆتم بۆ کە ئەمڕۆ مەزانەت چ بەرەمێک زۆر خواسی لەسەر بوو. ئێستا ماس تێماری چێتن پەنیرێ پازی دەچێتن ناوخۆینەوانە؟ ناخۆینە هەیەکی کوردی دەچێتن پەنیری کوردی دەچێت هەیگوینی خۆمالی هەیە دەچێتن کەشێک هەیە دەچێتن تەحینی خۆمالی هەیە تەحینی ئاشی ئاوێ هەیە وەک شابرمانی عسل هەیە کامیان لە دۆک دروست دەکرێ؟ هەمی لە دۆک دروست دەکەن هەمووی خۆماڵی لە خۆمالی ناو دۆی حکوومەت یعنی تقریبا منطقەی بەرواریا و دۆستکیە ڕەخی ئامێدیەیە ئەوە هیچوینی هەمی منطقە هەیە ناوڕێکانی هەیە ناو دۆستکیە زیباری هەیە لەبەرەوەی دۆک شاخی باشی هەیە ئەڵەم هەنگوینەکانشان زۆر تایبەتە هەیگوینی زۆر باشتێت لە منطقە هەیگوینی گەلێک باشتێت وەکی هەیگوینی منطقەی پیرەسی تێت چایگارای تێت مەتینی تێتن ناو منطقەی ڕێکانی و بەرواری تێتن هەیگوینی خۆمالی عسلی هەیە بەرهەمەکانە نێرن بۆ سلێمانی و هەر جاکی فێت ئەم بۆ فڕێتکەن ئێوە وێنێرن ئامە فڕێکی هەر جگایکی هەبێت ئەم بۆ فڕێتکەن کوێ زۆر خواستی لەسەرە کام شار زیاترێکەوە سلێمانی زۆر حەش تەحینی ئاشاوێ دیگەن ئەو زۆر تەحین فڕێکم بۆ سلێمانی بە هەولێر تەحینی ئاشاوێ زۆر باشە وەکی تەحینی ئامێدیە تەحینی هرۆرێ تەحینی زاخوایە ئەو تەحین خۆمالیە زۆر دەچن بۆ منطقە دەستەکانە خۆش خۆش بیسەڵ چۆن بەخێر بیسەڵ چۆن سلام علیکم چۆنی ئەحواڵە هەموو شەوێکی ڕەمەزان تەلەفریک هەیە؟ هەموو شەوی کراوەیە ئەچێتە کوێ بزەڵێت؟ دەچتە سەری چیایزاوە هەبی پارک دوای لەوێ ناتوانم بەشتیتر بگەڕێمەوە هەروێ بە تەلەفریک بگەڕێمەوە؟ بەڵێ ئێستا توانم سەرکەوت ئامادەیە؟ فەرموو دەست خۆش کاکتۆفێقمان بینی بەخێر کاکتۆفیق خەڵکی دۆک زۆر شانازی پێواکەنەوە بەڵەن دەنگی تەحسین تاهات زیندوو کردوتەوە بەێ من زیندوو کرد من ئاژیە دوێمە دوو تەحسین تاها دوو تەحسین تاهای دوێمە بەێ پێتڵەن تەحسین تاهای دووەمیان شێک دەیت بۆم چالاکی و بۆم بازاڕانە ئەمە دوو شەبات تێمە بێ خەڵک داوات لێکا گۆرانیان بۆ گەلک قەدرێ متگەرن و ڕێزێل متگەرن ڕێزێل متگەرن و بێژنا من خێر هاتی و بەێ داوە گورن ئەتوانی سترانێکی تەحسین تاها بۆ بڵێ کەزی و بسکە ببینی بەسەگری بەسەشینی بەسەشینی حتى كنجي حتى كنجي ديهو مينين حتى كنجي ديهو مينين شيرين ما خونا خمليني كزي وبسكا بباهيني شيرين ما خونا خمليني كزي وبسكا بباهيني بس جيري بس شيني بس جيري بس شيني
گڤژک یان دۆڵما یان پیتزایان کوبۆ و بۆرەک کامیان زۆر بەناوبانگ لە دۆکتۆنی تەندروستی چۆنە یاخوا لەش ساخت بێت هەموو شتێکی ڕەمەزانم خواردنە کوردەواریانە دروستەکەی لێرە بەلا خەڵک حەزیرەتی خودی زۆر حەسەر هەیە باش کە باسی خواردنی دۆهۆکەکەن کام خواردنیان زۆر بەناوبانگە خودی ئیپڕاخ گەلەکە تڕشێک گەلەکە نەبوودەنگە ڕەهەک گڤشت وەکی دژی بۆ شەوی ژەفتشە گەلەک چن ینی مەتەلەن سەوکە قڕۆدێ پێنیرە ئەوچە ئەو قڕۆدە ئەڤژی پێنیرە ئەوە لە چی دروستەکرێت ئەو قڕۆدە و زبدەیە و ئۆرە ئەڤژی ئەرخافکە ئەوە گیزەە دروستێکرێ وەکو کەلانی خۆمان بەڵێن کەلانەوەنیە بەرە بەڵام بە پەنیر و بە کۆمەڵەشتی ترەوە دروستێکن بەلا بۆ پارشە و یان بۆ ئێوارە خودی بۆ ئێوارە ژیتن و پەرشیف ژیتن دیف وەختەوەت من هەندێک جەڤحینی سعاتی یازێ بەتن جەحل تەنتخۆن باش ئەم خواردانەی کە لێراڵم خواردنی دۆکێ چ جیاوازێکی لەگەڵی شارەکانی ترە خودی ماس خودی جیاوازی نظم ئێستا بۆ نمونە کوبە لە سلێمانی ڕەنگی زەردە بە برنجەکرێت بجا ئەڤە ناو کوردی ئەڤە تەڕەبلوسیە ئەڤە کوپە تەڕەبلوسیە آخر لا دوهۆ زیاتر بم شێوازاکریان بە زرد کامیان ئەم شێوازە ئەڤە ما هەیە ما نەوعاکی دی ما سەمبوسەک ئەڤە هەیە لێنانگە ئەڤەنەیە دەسکران هەڤیرێ مەیە ئەبخۆ بەرم بەرهەمەکان کوردی و خۆماڵین کە بەکارەهێنرێت مثلا ئەو پەنیر و پەنیر قڕۆد ئەڤە خۆماڵینە ئەڤە گەلک ئەڤە کوردەوەریە بەنیا گەڤنە ئەڤە گەلک ئەنی ئەڤە گەلەکە کوردەوەریە ئەڤە زێدەیە ئەوگێ ئەڤە نەف جیاوازی دۆڵمەی دۆک لەگەڵی شارەکانی تر چییە؟ خودی دۆگی گەلت خوش چۆن ینی زیاتر ترش و ئەوەیە یان کەمتر خودی دیف حەسەب تەڵەبیە السلام عليكم شلونن احوالك شلونك قال بخيراتن ساعه والله الحمد لله قال بوشه بله سمعت شنديرن امبري فطور الفيري ساعتك حتى وقت بوشي بيعمل فيري خلق ليره بارشوكا بله كيف حتى ساعه ساعه كامل فيري برشاوي دوق لقل برشاوي شنو كاين تتجاوز يعني خدي تقريبا فرقينينا هم هرا وچان قاوت كمريش كي غوشتي او ميلاكا اما ابنا بلام ايو كباب باروتان هي بله كبابك ولا ناو نانكو يك بارو لا فا بله بله كباب شنو كاين ترنيه توزع جوره خدي فيجا راستك كان نظام هي وانا بس فيري هاي اني البودينا انك ما هي دوكي بله شواني رمضان شلون تي بري خليك شلون بتيو مشغوله خدي بوشه الحمد لله شافيجي خلكك بو بروجي بروجينا وشافيجي تين قصه وجهات كان بو فيستافولات كان وقت كل بورينا ام فيستيفالات واني تيوكو هلي كارولك باش ببين طبعا رولك قالك بوشي هاي وامجي هندي شيف ما يعني ما شو لاقي برتوفتري در كاتي الفيريك وشافوا نقول فيري مجيل بكاينو يعني مشتري ما جيت له قال بوشه بوشه كان خماليش بله صاد صاد شاي سر غلوزيش ليره شاي سر بالاجيا وقشتي ماجي خماليه هميه و يما خلق ليره زور بخوادوش خراب خدي نانات هنا باخر بزرره نظرره والله درجه هيك قشته حبله درجه هيك اي مش حبلي خوش ترى لو ترى حبله رونا ما خارنادي هاي طرشكه هاي رخي اربيلي سليمانيه جاي كفته او يضون مازني ما بتيجن بس كفتك ايوا بانجاني تا اي راسته ما كفتي سليماني بانجاني ثانيه اي فرق هر منطقه قالوي شي ويد جنجد كفتي يتورد مازنجي يد ما فيري بتيجا ما كفتي صابون كرانو زور قوري ايه يما زور بتيجا اي راسته قال بتيجا سوري شيء ايوا يما زات الزرده اي راسته فرقي هو اوه والله ما ادري زور هر دو طومن سليماني خواردوها من خوري بله بلاتو چون بو والله خوش اب خدي السلام عليكم شلونك؟ حالك شلون تدرسي؟ يلا خريكي تشي لو جبت ساكي والله خلطة جبسية وترندك أمريكي بو ما فرزانيام خلقي خوشي ببار نكي ما بوينا دهوكي وجهيجات كمبير ما بو بردست كي يكم تاريشا أم بزنس بشو كبيتا إيرو ليرو درسي همي قوا جهات كمبير تشتي يكم جاردين دهوكي خلق زوري حزليا؟ قالك زوري فروشن؟ قالك يعني كاتب بيشنيار كين بخوك شاركاني تريش بين
ئەلۆ دروستکەن بزە بێنی هێنێکیمان پێ بڵێ ئەو خڵتەیکە لە جۆ داچان والله ئەو خەڵتەی تایبەتی مەیمەیە خەڵک ناتوانێت لە یوتیوب بیدۆزێتەوە نارە ئەوە لە سەعبەتە نییە کوردیە خەڵتەکەیان ئەمریکیە کوردیە ئەو کاتە نهێنی ئیشەکە ئەو بووە ئەڵێ بێمنەتی ئەڵێ با لە هەموو شارێکتریش دروستی پێم خەینە چکو ژیات کومبیرێکەمینە و دارێکەمینە شوانی دهۆک شوانی زیندووە شوانێکە کە پڕە لە چالاکی کاتێک دێتە نێو دهۆکەوە لە شوێنی جیاواز چالاکی جۆرا و جۆر و کۆبوونەوەی زۆر دەبێت کۆبوونەوەی کە لێرەیە ئەیبینی لە یەکێک لە چالاکیەکانی شوانی ڕەمەزانە لە دهۆک لەگەڵ داخڵ دەبیت لەگەڵ دەیتە نێو بازاڕەکەەوە یەکەم شت گوێت لە میوزیک و کۆبوونەوەی کۆمەڵێک گەنجی کچ و کوڕ و میوزیکی تایبەتی دهۆکی دەبێت لەگەڵ کاک ئاوادانوانە ئاوەند لەگەڵ کاگاوند کاگاوند زۆر خۆشحاڵ بووم جۆش و خۆشێکی زۆرە بینم و گەنجانامیان هاتون بۆی کە گوێ لە میوزیک و گۆرانەکانی ئێوە بگرن پێم بڵێ میوزیکەکەتان چەند کەسە هەموو شەوێکی ڕەمەزان لێرە کۆ ئەبنەوە چی پێشکەشی ئەو گەنجاناکەن دەستپێکیان خێرات نەهاوەتکەم هین گەلە خڕاتن ما خزمەتە گەلە خۆیەکیری ئینشاڵڵا دێت شتێن باشترژی پێشکەشی خەڵکیکەین ئەم گۆرانەکان بۆ دوهۆکن هەمی گۆڕانی دووک و زاق و سۆرانی و وادینی و کرمانجی عەرەبی و زمانەکانی تریتیە؟ نه بارەفتر کوردی سۆرانی و بادینی و کرمانجی باش ئەمان خۆیان گروپێکن یان هەر یەکە و بەجیا لە بوارێکە ئەخوێنێت و پێکۆتۆ کۆکردنەوە بیرۆکەکە لە چیەوە دروست بوو؟ بیرۆکە من مەکتەبی موزیکەیە جانگۆ موزیک لە گرێڤاسێ ما موزیک ژانە مەکتیپەکۆم بە شەختیایی گرۆپێکی مشەخت موزیکی مالوێرێ پرۆڤەتکردن و تەمرینکردن ماژی گوتی مەدوێت خەڵکی دووکێ گۆداریامە بکەن جۆش خڕشی هاوڵاتیان چۆنە بینی تا چەنە پێشوازی لە میوزیک و لە گۆرانەکانتانەکەن یعنی حتا آخر حد گەلت باشن گەلمە ئەمیان بپرسم ئەرێ بەدڵتانە؟ چەندێک؟ لێ چەپڵەیەک و باش شتێکمان بۆ پێشکەشکەن دەست بکەین؟ بەڵێ یک دوست عزیز بهارا بهارش عزیز جنی دلدارا عزیز بهارا عزیز بهارا بهارش عزیز جنی دلدارا استقبینا و بابرو مونا و بابو
عزیز و غالمان عزیز و غالمان زور جوانا سيري لو بالجوهر ربي أوامي كردستانا عزيز و غالمان عزيز و غالمان عزيز و غالمان زور جوانا سيري لو بالجوهر ربي أوامي كردستانا هذا بين أورود هذا بين أورود هذا بين أورود هذا بين